خراپی دۆخی ژیانی وای کردبوو تا درنگانێکی شەو کلێنێکس بفرۆشێت. حسێن عەلی ئەو مێرمنداڵە تەمەن 13 ساڵی قەزای کەلارەکە لە کاتی خۆپشاندانی ناوچەکەی بەهۆی ئاڵۆزیەکانەوە کار و کەسابەتی لێ تێکچوو. دەرەنجام فیشەکێ بەرملی کەوت بێ ئەوەی لە ڕیزی خۆپشاندەران بێت. ئەم قوربانیە بە مەبەستی چارەسەر و نەشتەرگەری گواسترایەوە نەخۆشخانەی شار لە سلێمانی و پرسیارمان لێکرد لەسەر ڕووداوەکە و ورتر چوونە نێو هەندێک وێزگەی ژیانی. وەڵای ساعی بمنیە بەچی بەس کەمێ دەست مازارەیە حەزەکەم ئەو گولە دەرچە تا ئەستراحەت خۆم منم ئاوای لێ بکەم. ئیسە گولەکە لەی داگیر کردا ناتوان بەرەولا بکەم نە بەرەولا لەبەر بەرەولا بکەم حەرژانەکە بەرەولایش بکەم حەرژانەکە. تۆ لە کێ وات لێ هات؟ من ئیشمان کرد تەقەیان کرد ڕام کرد نەمزانی لە ئاوە دای لەولامە. تۆ خۆپشاندەر نەبووی کەواتە؟ نەوەڵا خۆم بەس ڕامە کرد لە بە گولەکە ترسیام من نەمزانی مزارە چتە ترسیام ڕامە کرد گولێکیاندا لەولامە. لە چوە وات لێ هات بە دیاریکراوی؟ چی من لای مەقەر گۆران نازانیم شێ بوو تەقەی کرد؟ نەوەڵا. کاکە حسێن تۆ نەچوویتە مەکتەبە تاوەکو ئێستا؟ نەوەڵا نەچمەوە مەکتەب. لەبەر چی؟ لەبەر دەستمان ناچێ. یعنی ئەگەر پارەتان هەبێ ئەتوانن بچنە مەکتەب؟ ئەوەڵا. حەز لە مەکتەب هەیە؟ ئەوەڵا. هیچ نەخوێنەوە تاوەکو ئێستا؟ نەوەڵا هیچ ناخوێندا. نەخۆشەکە ئێمە 4 ڕۆژ لە لای ئێمە بووە تەنهاوە نەبێ مەسەد ڕۆژێ هێشتی بێتمان 4 ڕۆژ لای ئێمە بووە پاژەوەی کە حسێن توانیوێتی خۆی قسە بکەوە نیشانەکانی ژیانی جێگیر بووە و قاچ و دەستی توانێت بجوڵێنێەوە توانێت بخواوە توانێت پیسایی بکە هەموو نیشانەکانی بە پێی فەحس جێگیر بووە. خۆشتان نەزانن نەخۆشخانە بارێکی خۆش نییە تۆ نەخۆشی تیابێڵیتەوە تەنها بۆ هەنێک کاری سادە و ساکەر بۆیە پێمان باش و چەند ڕۆژێ بڕاتەوە تاوەکو ئاوسانی ملی و ئیلتیابەکەی کەمە بێتەوە تەمان بە عیلاجەوە دیارە. پاژەوە مۆعیدیراوەتی کە پاش هەفتەیە لەلایەن دکتۆر فەهمیەوە کە پزیشکی پسپۆڕی سنگ و بۆرەکانی خوێ ببینرێتەوە پاشان قەرار بدێن شتەرگەری بۆ بکرێت. بەڵام خۆتان نەزانن لەم لاولا بە کۆمەڵی قسە و هەنێ سایتی فەیسبوک و ئەمانە خەریکە کێشەکە بە لایەکی بەلاڕێیەکی نازانستیانەدا ئەبن بۆی ئێمەش کاک حسێن و زەرەر نەکاوە خەڵکێکی تر بەلاڕێی دانەبن و نەچێتە بوارێکی ترەوە هێنامانەوە ناو نەخۆشخانەی شار بۆی لە نزیکەوە خۆمان ئەگەمان لەباری تەندروستی بێ. باوکی حسێن کە سەرۆکی خێزانەکەی و خاوەنی 6 کوڕ و 2 کچە تەمەنی منداڵەکانیان بچووکترین لە 3 ساڵەوە دەست پێ دەکات تا گەورەترینیان 18 ساڵە. خێزانەکە بارودۆخی دارایی و خۆژیێنیان لە ئاستێکی پێویستدانیە و دوای ڕوودانی پێکرانی کوڕەکەیان بە فیشەک لاهۆر جەنگی هاوسەرۆکی یەکێتی تەواوی تێچووی مادی و نەشتەرگەری و هاوکارە دارایەکانی ئەو چارەسەرە پزیشکیی لە ئەستۆ گرت. خزمەت گوزارەکانی ئێرە چۆن بۆ لە ئاستێکی پێویستا بۆ ئەوەندەی ئەم چەند ڕۆژە لێرە بوون؟ وەڵا عیبی نییە و دەرەجەیەکە و خراونەوەن و خزمەت ئێمەیان کردووە و هیچ کێشەمانێ لەگەڵانە. دیارە لە دوای بریناربوونی کاکە حسێن ئێمە جەنابی کاک شێخ لاورمان ئاگادار کردەوە هەر کاک شێخ لاور ڕاستەخۆ ئێمەی ڕاست پاردۆک و نووسینگە کە بڕۆین بەدەمی و هەرچی داواکاری و پێداویستی هەیە وەکو پێداویستی پزیشکی بۆی جێبەجێ بکەین و دیارە ئەمڕۆ لەکەڵ گەیشتنیەوە وەکو نووسینگە لێرە ئامادەین و لەگەڵ دکتۆرەکان سپاسیان دەکەین کە هەموو پێداویستی و هەموو بە شێوازێکی باش هاتوون بەدەمیەوە. خۆپشاندانی بەلاڕێدابرا و هاوشێوەی ئەوەی چەند ڕۆژی ڕابردوو بۆ هەندێک لە نمونەی خێزانەکەی حسێن مایی ئێش و ئازارێکی نەبراوەیە چونکە بە خۆیان باسی دەکەن چاوەڕوانیان دەکرد کوڕەکەیان کە تەمەنی کارکردن نایگرێتەوە بڕەپارەیەکی کەمی مەمرە و بژی بێنێتەوە ماڵەوە نەک لە دۆخێکی وەهادا بریندار بکرێت. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.